I think he will bring a lot of change. سەپاندنی سزای نزیکەی 6 ساڵ بەسەر ژنە چالاکوانێکی سعودیە بۆ مانشێتی میدیاکان و جێگەی ڕخنی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ. لوجین زەهلوو لە ژنە چالاکوانی سعودی نزیکەی 3 ساڵە دەست بەسەر کراوە و لە نوێترین بڕیاریشدا سزای نزیکەی 6 ساڵی بەسەردا سەپا. وەلید زەهلوولی برای لوجین زەهلوو ڕایگەیاند دادگاییکردنی خوشکەکەی بە سیاسی کراوە بە تەواوەتی بێهیوا بوون لەو بڕیاری دادگا دەژڵێت ئەو بڕیارە ئەوە دەردەخات کە ناتوانن هیچ ڕێگایەکی یاسایی بگرنە بەر لە دادگایەکی وها شەرمەزاردا. هاوکات نووسینگەی مافی مرۆڤی سەربا ڕێکخراوی نەتەوەی گرتووەکانیش نیگەرانی خۆی لەبارەی بڕیاری زیندانیکردنی ژنە چالاکوانێکی سعودی دەربڕی. هاوکات داوا دەکات دەستبەجێ ئازاد بکرێت. ڕاشیگەیان زیندانیکردنی زەهلوول بۆ ماوەی 2 ساڵ و نیو هەژماردەکردنی ئەو ماوەیە لە سزاکەیدا جێگەی نیگەرانی ڕێکخراوەکەیە. ئاماژەی بەوەش کرد تێدەگەن لەوەی ئازادکردنی پێشوەختە کارێکە و دەکرێت ئەنجام بدرێت بە هەموو توانایانەوە لە ئێستا و داهاتوودا کاری لەسەر دەکەن. بەگوێرەی میدیا ناوخۆیەکانی سعودیە زەهلوول بە تۆمەتی هاندانی خەڵک بۆ گۆڕینی سیستمی حکومڕانی و زیانگەاندن بە ئاسایشی گشتی دەستگیر کراوە و دادگای کراوە. بەڵام بەرپرسانی سعودی ئاماژە بۆ دەکەن ئەو ژنە چالاکوانە بە تۆمەتی هەبوونی پەیوەندی لەگەڵ گروپە توندڕەوەکاندا سزادراوە. زەهلوول لە مانگی 5 ساڵی 2018ەوە لەگەڵ چەند چالاکوانێکی مافی مرۆڤ دەستگیر کراوە. بەوتەی خۆی لەو کاتەدا کە دەستگیر کراوە ڕێگە نەدراوە بۆ ماوەی 7 هەفتە لەگەڵ هیچ کەسێکدا قسە بکات. لوجین زەهلوول لە ساڵی 1989 لە شاری جدە لە سعودیە لەدایک بوو خوێندنی زانکۆی لە بەریتانیا تەواو کردو. چالاکوانێکی بواری ژنانە و کەسایەتێکی سۆشیال میدیایە لە ساڵی 2018ەوە دەستگیر کراوە و لە زینداندایە.